سڵاوتان لێبێت بە پێی دوایین زانیاریەکان و ئەو داتایانەی کە زۆربەی لایەنە پزیشکی و زانستیەکان لە بەردەمیانایە ڕێژەی نەشتەرگەریەکان کە بۆ مەبەستی جوانکاری و ڕێککاری بەکاردەهێنرێت لە هەموو جیهاندا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو لە زیادبوونە بە تایبەتی ئەو نەشتەرگەریانەی کە هەندێکیان لە هەندێک شوێن واتە لە ناو کلینیکەکانە ئەنجام دەدرێت چ بوتۆکسە چ فیلەرە کە ئەمانە ڕۆژانە بەردەوام دەتوانن ئەو کەسەی سەردانی کلینیکەکە دەکات لەوێ ئەنجامی دەدا و دەگەڕێتەوە بەڵام هەندێک نەشتەرگەری تری هەیە کە سەرڕای ئەوەی دەبێت داخڵی خستەخانە بن بەنجێکی زۆر وەربگرن پاشان ئازارێکی تریشیان هەبێ بەڵام لەبەر خاتری ڕێککاری و جوانکاریەکە ئامادەن خۆیان خەنە بەردەم ئەو ئازارە بۆیە دەمانوێت بزانین ئایا هەڵبژاردننی ئەم جۆرە نەشتەرگەریانە ئایا کەسێک بۆ نمونە من لە خۆمە دەتوانم داوای ئەم نەشتەرگەریە بکەم ئەم ئازارە زۆرە بچێژم لەبەر چی بەس لەبەر ئەوەی شێوازی ڕوخسارم جوانتر بێ یان کەسێک کە کێشەیەکی هەیە بۆ نمونە لە لوتیدا پێویستی بۆیە نەشتەرگەریەک ئەنجامدا بۆی بۆری هەناسەی بە ئیسراحەت بێت و بڕە لە هەمان کاتا نەشتەرگەریەکی جوانکاریشی بۆ ئەنجام دەدرێت هەموو ئەمانە بزانین چۆن ئەنجام دەدرێت کێشەکانیان چین گرنگترین ئەو نەشتەرگەریانەی کە پێویستی بەوەیە نەخۆشەکە بەنج بکرێ و پاشان جوانکارێکی لە بۆ بکرێ وەڵامی ئەم پرسیارانە لە دکتۆر ئاڵا ئیسماعیل وەردەگرین کە ئەو پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ڕێککاری و جوانکاریە دکتۆر بەخێربی سەرچاوان زانی ئەو چیمان پێ ئەڵێ و دەربارەی نەشتەرگەری چێ ئەنجامی بدا چی بکەین ئێوە لە چ کاتێکە ئامادە دەبن بۆ ئەو کەسانی کە پێویستیان بۆیە ئا نەخۆشەکە توانێت خۆی ئەمە هەڵبژێرێ بەڵام سەرەتا چەند هاوڵاتیە قسەیان بۆ کردوین دەربارەی ئەم نەشتەرگەریانە دکتۆر ئاڵەبا پێکەوە تەمەشا بکەین زین ئەوان چیان وتووە پاشان دەین پرسیارەکانمان دەست نەشتەرگەری جوانکاری تۆ وەکو پێویست دەبینی یان وەکو گۆڕینی بەشێکە لە جەستە تۆ وەکو کامیان دەبینی وەڵاهی وەکو خۆم بە پێویست و شتانە نازە بەس من وەکو حەزەکەی بینم حەزم لێ بکردوومە باشە وەکو پێویستی دەبینی کە مرۆڤ نەشتەرگەری جوانکاری ئەنجام دات هەنێک کەس پێویستێتی باڵە پێویستە ینی پێویستە بیکات ئێستا من لوتی شەمعی بینە بەس هەرکردم بۆ لەبەرەوەی حەزم لەوێ ئەچۆ بۆ نامێشکم هەرەوێ بیکەم لەبەرەوە پێویستم بوو بیکەم ئێستا مێشکم مرتاح جوانکاری ئەگەر پێویست بێ قەیناکە یعنی ئەگەر شوێنێکە ناشرن بە احتیادیە بەڵام وەکو حەزێکەوە زەرەرەوە یعنی شتێکی ضروری نازانم من ئەگەر پێویست بێگەر شوێنێکی ناشرن بێ زۆر ئاساییە و زۆر یعنی لاانێ دڵی خۆی پێخۆش بێ مەرج نییە بۆ خەڵکی بکە تۆ ئامادەی مەسەلەن بەرامبەرەکەت جوانکاری کرد بێ قبوڵی بکەی ئەگەر پێشتر مەسەلەن ناشرینیەکی هەبوو بێ زۆر ئاساییە ئەگەر حەزێکیش بێ احتیادیە لازم ڕۆژەکەی لاتەوە هەمووی حەزی لێ ینی تۆ وەکو خۆت ینی بە پێویستی دەزانی بەشێکی جەسەد پێویستی بە جوانکاری هەبێ و ئەنجامی بی جەستەنا من لەگەڵ جەستایانی بەخێر بێت نەشتەرگەریەکانی کە بڵێن ئەنجام دەدرێ بە مەبەستی جوانکاری کە مەبەستی ڕێککاری خوان ئەوانە لە شێوازی پۆلێنکردنەکەی ئەو شێوازی هەڵبژاردنەکەی شێوازی ئەنجامدانەکەی شێوازی مەترسیەکەی هەموو ئەمانە بێگومان ئەبێ هاوڵاتی و ئەو کەسێک کە دێ ئەنجامی دەدا بەڵام ئەگەر بڵین پرسیارەکەوا لێ بکەین نەشتەرگەری جوانکاری پێویستیە یان بەشێکە بووە بە عورفێک و لاساییکردنەوەیەک و کە کەسانێکی وەکو ئەو گەنجە تازە ئاماژەی پێکرد کە بەس لەبەرەوەی حەزی لێ بۆ ژینە زۆر پێویستیش پێی نەبوو بدایەت نەشتەرگەری جوانکاری کە تعریفەش لێ بکەین لە هەر وڵاتێک لەوانەیە ناوێکی جیاوازی هەبی لە هەندێک وڵات بەس پێ دەڵێن جوانکاری لە هەندێک وڵاتی تر پێ دەڵێن جوانکاری و ڕێککاری بەڵام لە وڵاتی خۆمان چۆن لە وڵاتی خۆمان لە عێراق پێ دەڵێن جراحە تەقویمیە یعنی ڕێککاری بەڵام لە کوردستان جوانکاری و ڕێککاریە هەردوو بەڵام بە شێوەیەکی سەرەکی دەتوانین بکەین بە دوو بەش یەکەمیان ڕێککاری ئەوە بۆ ئەو شوێنانە ئەنجام دەدرێت کە لە دەموچاویان لەلایش کە تێکچووە لەبەر هەر هۆکارێک بێت مەسەلەن شێواوی زگماکی بێ سووتان یان زەبرێکی دەرەچی بی ئەمانە ڕێککاریەکان بەڵێ ئەتووکە ینی چارەسەری دەکەیت تاپی دووەمی جۆری دووەمی جوانکاریە ئەوە کە نەخۆش داوای دەکات مەسەلەن دەڵێت جوانکاری لوتم لێ بکە پیاڵی چاویان هەر شتێکی تر زۆر باشە ئەم ڕێککاری و جوانکاریە چێ بڕیاری لێ دەدا کە ئەمە
بێگومان پزیشکەکە دەزانێت کە ئەو کەسەی پێویستی بەوەیە ئەنجامی بدا پێویست مەسەن بۆ نمونە کەسێکە لە ئەنجامی سووتانێک لە دەموچاوی یان لە شوێنێکی جستەی کە دێتە لە ئێوە بڕیاردن نەشتەرگەری بێ بەڵام لە شێوازی جوانکاریەکەیە ڕای ئێوە لەکوێ و داوای هاوڵاتیەکە لەکوێدا بە شێوەیەکی گشتی سێ سکوڵ هەیە لەبەوە سکوڵ یەکەم نەخۆشەکە داوای شتێک دەکا بەڵام بڕیارەکە ینی بە تەواوی لەژێر دەستی دکتۆرەکەدایە سکوڵی دووەم نەخۆشەکە داوای شتێک دەکا و دکتۆرەکە لە بۆی دەکا ئەو سکوڵە زیاتر دەچێتە ناو مارکتینگ سکوڵی سێەم ئەوەیە کە نەخۆشەکە یەکەم جار قسە دەکات داوای شتەکان دەکا پاشان دکتۆرەکە لێ ڕوو دەکاتەوە شتەکانی وی چەند ڕاستە یانیش چەندی تەواو نییە و چۆن ئەو شتێکی لە بۆ بکرێت کە لەگەڵ پێوەرەکانی دەموچاوی یان جەستەی ڕێک بکەوێ و مشکلەی نەبی و شتێکی ناشڕڵ دەرچی ینی کەواتە ئەوە لە بینی پزیشک و نەخۆشەکە دەگەونە ڕێکەوتنی باڵێ دەگە بەشێک لە خاڵەکانی خۆی واز دێنێ ئەویش بەشێکی کامیان ڕاستری لەبەر ئەوەی سکوڵی سێم زیاتر نەخۆشەکە قەنەعەتی پێدێ و لەوانەیە نەخۆشەکە کە داوای شتێک دەکات نەزانی ئەو شتە دوای مشکلەی چەوە لەشی ستادی کرا لەسەر ئەوەی کە ئەوانی لە سکوڵی سێم دەڕۆن ڕازیبوونی زیاتری نەخۆشیەکەی پێوەیە و کەمتر دووبارەکردنەوەی نەخۆشەکەیە کەمتریش کێشەی لە پاشە ڕۆژلوانێ تێدا باڵێ لەبەرەوە ینی ئەو زیاتر باوە ئەم خۆم ینی شخصی لەگەڵ سکوڵی سێم دەڕۆن ئەنی دەبی بە ڕێکەوتنێک بێ لە بینی نەخۆشەکە و لە بینی پزیشکەکە بۆی ڕوون دەکاتەوە دەڵێ ڕاستە و حەزل لەو نەشتەرگەریە بەڵام مستقبل احتیمال لەو کێشانات هەبێت لەوە هاوڵاتیەکە هەندێک پاشەکشی لێ زۆر باشە ئێستا ئەو دیارترین ئەو نەشتەرگەریانە کە بۆ مەبەستی جوانکاری بەکاردێ لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستە لەوانەیە هەندێکی لە نووسینەکان نکرای بەڵام لە وێنەکان خۆیان دەدو ئەگەر لەسەر ئەوانە لەسەر ئەو دیارترین نەشتەرگەرێن ڕێژەیەکمان پێ بڵێ تا چەند هەر یەکیان هەر جۆرەیان لە وڵاتی ئێمە بوونیان هەیە خۆی لە وڵاتانی دەرەوە زۆرترین ڕێژەی نەشتەرگەری جوانکاری کە دەکرێت هەم ڕێکاریەکەی و هەم جوانکاری نەشتەرگەری جوانکاری و ڕێکاری سینگە لەبەر بوونی ڕێژەیەکی زۆر لە شێرپەنجەی سینگ واروها بوونی پشکنینی پێشواخت من خۆم کە توش شێرپەنجەی مەم کە بن بۆیان دروست دەکەنەوە بەڵێ من کە خۆم ئەو تەجروبەیەم دیتە لە کۆرسێکی بووم لە ئەمریکا زۆربەی نەشتەرگەریەکان کە دەکرا لە بۆ سینگ بوو بەڵام لە وڵاتیمە لەبەرەوەی پشکنینی پێشوەخت هەروها دروستکردنەوەی سینگ پاش لابردنی بە شێوەیەکی پێویست نییە لەبەر ئەوە زۆر کەما و نەشتەرگەری سینگ لەلای ئێمە زیاترینیان نەشتەرگەری جوانکاری دەموتاوە لەوانە نەشتەرگەری لووت پێڵووی چاو یان دانانی چاوری لە پاش ئەوان کە دێ ئەوان کە ببوورێ ینی پێڵووی چاو بۆ مەبەستت لە جوانکاریە بەڵام ئەگەر بینە سەر ئەو نەشتەرگەری کە باست کرد کە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ڕێژەی زۆرترینیان بۆ دروستکردنەوەی مەم کە پاش لێکردنەوەی لەبەر نەشتەرگەری لە وڵاتی ئێمە ینی خەڵکەکە نایەوێت یان هەر نەبوو بە عادەتێک کە مەسەن ئەو شتێک پێ بۆ دروستکردنەوە خۆی لەوانەیە خەڵکەکە زانیاریەکی زۆری نەبی و ترسێکیشان هەبێ بڵێ لەوانەیە ئەوە دابنینەوە احتیمالە سەر هەڵبدات بزەبێت یانیش ینی کە عادەتەن کە شێرپەنجە دەگرن ینی هەندێک ئەمەلیان بە ژیان نامینێ کە دووبارە دروستی بکەنەوە و بێتگرە ترسەکە زۆر باشە کەواتە دەموچاو لە وڵاتی ئێمە ینی بڵێن ژمارە یەکەمی وەرگرتووە لە نەشتەرگەریەکان چیتر هەیە لە پاش ئەوە لابردنی تەوری ڕێککردنەوەی لەش چ بە لابردنی تەوری پاشان دانانەوەی تەوریەکە لە چەند شوێنێک کە پێویستی پێەیە و لەوانەیە بڕینی باڵێ زۆر زۆری لەسرە لەبەرەوەی دەبینین لە هەرنێک لە کوردستان لە زۆربەی دنیا قەڵاوی ینی بۆ ینی وەکو دیاریدا بۆ نمونە لە ئەمریکا لە ئەوانی کە لە عمری 15 ساڵ بەرەوسەرەوەن زیاتر لە 33 لە سەدا ئەوەی قەڵاویان هەیە کێشەی قەڵاویان هەیە لێرەش بە هەمان شێوە واستا هەڵدەدا لەبەرەوە زۆرترینی یان لابردنی تەوری و دانانەوەی ئێستا خاستەنەوەشتە نوێیە دانانەوەی تەوری لە چەند شوێنێکی تر بۆ ئەوەی ڕێک بکە زۆر باشە من دەمەوێت لەسەر ڕێککردنی لەش بوەستم تایبەتی لە لابردنی چوری سک ئەگەر لەسەر ئەوە مەسەلەن پرسیار بکەین گرنگترین ئەو شێوازانەیان هەڵبژاردەی ئەو کەسە چێە کە دەتوانێت ئەو نەشتەرگەری ئەنجامدا بۆ لابردنی چوریسکی بۆی ڕێشەی بکردنەوە و ڕێککردنەوەی لاشەی چۆن ئەمە ینی پرۆسیجەرەکە چۆن دەست پێەکە ئێوە لەکوێی ئەم
کارەدان کاتێککە نەخۆشەکە دێت داوای دەکات. خۆی لابردنی تەوری نابێت بێتە هۆکارێک ینی ئەوها پیشانی نەخۆشەکەی بێت کە ئەوە چارەسەرە بۆ قەڵەوی. لابردنی تەوری ینی لابردنی تەوری لەو شوێنانەی کە ئەگەر ئایدڵ نەخۆشی وەربگرین ینی بەشەر وەربگرینیتی لەو شوێنێ یان ئەو تەوریانەی کە بە ڕاضە ناڕوە یان دەرجێنێتێکی هەیە بەڵام و هەروها دەبێت وەیتی وەزنی واتە BMI-یەکەی لە نۆرمەڵی بەڵام ئەوانە زۆر کەم ینی زیاتر سەردانی دکتۆر دەکەن زیاتر ئەوانەی دێن تەوریەکی کەمی هەیە لە تەنی شتێکێتی مشکلەی نییە و لەگەڵ خۆیان ڕێککەوتووە بۆ ئەوەندەی ڕازیە بەس ئەوانی کە زیاتر سەردانەکەن چێن قەڵەون ئەوانەی زیاتر سەردان دەکەن بەس پێویستە ئەو کەسانە هەڵبژێردرێ کە بەلای کەمی 6 مانگ لۆ 12 مانگ نفسی وەزنی هەبی چونکە ئەوانەی کە زۆر وەزنیان دێنە خوارێ و دادەبەزنن ینی بەسەر دەکەوی بەئەکیدی پاش ئەوەی کە عملیاتەکەشی لۆکرا بەسەر دەکەویتەوە یان لەسەر نفسی شت بەردەوام دەبی واتە یەکەم مەرجەوەی بێ کەسەکە قەڵەو نەبێت بەڵێ ئەو کەسانەی کە بۆیان ناکرێت کەمیان ئەوانەی زۆر قەڵەون دووەم ئەوانەیە کە سایکۆلۆژیان تەواویە ینی لەشی خۆی رازی نییە بە هەر شێوەیەک بێت ینی هەیە لەوانەیە هیچ کێشەشی نەبێ بەس هەر داواکە یان تۆزێک وەرگی بەڵێ ئەوە سێم کەسە کە جسمی پێرفێکتە بەس زۆر کەم ناڕێکی پێوەیە و شتێکی یعنی بۆ بە حاڵەتێکی دەرونی پێوێ لای بە زۆر ئەو چاوریە دەرێنن بەکارێنەوە لە شوێنێکی ترە بەڵێ ئەگەر نەخۆشەکە داوا بکە چکە زۆربەی کات نەخۆشەکە خاستن لە پیا بەس دەلێ لە بۆم لابە بەس هەندێک جار ئافرەت لە شوێنی تر بەڵێ دای دەنێنەوە بۆ نمونە لە سینگی یان لە هەر شوێنێشتر بۆ ئەوەی لێشی ڕێک بخین ینی ئەوە دووبارە بڵین ئەندازەکردنەوەی شێوازی لەشە کە لە ڕێگەی لابردنی ئەم چۆریانەوە باشە بە چەند ڕێگای ئەو ئەنجامی دەدەن ئایا بە ڕێگای داخراوە لە ڕێگای نازوورەوەی یان بە ڕێگای عملیات و کردنەوەیە تایبەتی بۆ ئەو کەسانی کە لە ڕووی زانستیەوە ناشبێ بەڵام زۆر قەڵەوەن کە بۆیان ئەنجام دەدرێت ڕاستە خۆی ئەوەی کە زۆر قەڵەوە مشکلەکەی چیە یەکەم قەڵەوی ینی تەوری زیاتریشی هەیە لە ژوورەوەی لە بابێنی ڕخۆڵەکانی لەبەرەوە تو هەرچی لۆ بکەی شکلی ینی باش دەرناسی ئەمە زانیاریەکە کە پێویستە هەمویان بزانن هەر کەسێک کە قەڵەوە بێ و لە دەرەوە چەند چۆری دیار بێ ئەگەر ئەوەی هەیە لە بینی ڕیخۆڵەکان کە لەوانەیە سپیسێکی زۆر گەورەتریش بێ زۆرتر کۆ بێتەوە بڵێ وای و لە هەمان کات مشکلەکانی دوای نەشتەرگەری لەوانە زۆر زیاترە و نەتیجەکەی ئەو ها دوان نادا لەوەی کە ئایدڵ وەیتی هەیە چین ئەو گرفتانە بە شکڵێکی یعنی ئەگەر گشتی باسی بکەین ئەو گرفتانەی کە لە پاش ئەنجامدانی نەشتەرگەری بۆ لابردنی چۆری سێک دروست دەبێت ئەگەر نەخۆشەکە مەسەلەن ینی هەڵبژاردرابی لەسەر پێوەرەکان بۆ نمونە هیچ نەخۆشیەکی مێدیکال دزیزی نەبی ینی هیچ نەخۆشیەکی نەبی بەرزی فشاری شەکرەی نەبێت خوێنمەین شەکرا کە ئەوانە لە هەر نەشتەرگەریەک مشکلەی هەیە عادەتەن بەبێ مشکلەیە و عملیاتە بەڵام وەکو هەر عملیاتێکی تر هیچ ینی هەر ڕسکی هەیە خاستن ئەگەر نەخۆشەکە بەنجی عام وەربگری بەڵام بە شێوەیەکی گشتی مشکلەی وای نییە خاستن ئەگەر نەخۆشەکە لەگەڵ زانیاریەکانی دکتۆرەکە بڕوە مەسەلەن پاشی دەبی هەتا 6 هەفتە کۆرسێ ببەستی بۆ نمونە یان چەند ڕۆژی بیدایەت زۆر نەجوو لە زۆر ریاضە نەکە و خواردنی و ئەکسەرسایزی ینی دابنێ هەندێک کەس ئاماژە بۆ دەکەن دەڵێ پاش ئەنجامدانی نەشتەرگەریەکە شوێنێک لە سکی وەکو چاڵیەک ماوە تۆیان پێستەکە پێمە ئەو لە چ حاڵەتێکا دروستە بێ وەکو دوا پرسیارم لەسەر نەشتەرگەری ئۆکەی ئەوە ڕوودەدا ینی ناڕێکی مەسەرەن لایەکی زۆر تەوری لابرایە و لایەکی کەم لابرایە عادەتەن ینی ئەو دکتۆرانەی کە نانەوێ زۆر لابن کاملیاتەکە تەواو بوو زۆر لا نەبرای لە بۆی نەخۆشەکە لەوانەیە ڕازی نییە هەندێکیان زۆر لا دەبن لەوانەیە چاڵیەک دروست بی ئەوە گەر بەپێی پێوەرەکان بکەی لەوانەیە ئەو شتە ڕوونەدا بەس ئەوە یەکەکە بە شێوازی ئەنجامدا زۆر باشە بینە سەر ئەو بابەتەی کە تۆش ئاماژەت پێکرد زۆرترین کەس لە وڵاتی ئێمە هەوڵی بۆ دەدات جوانکاریەکانی دەموچاوە و بە تایبەتی لەنەوە ئەوانیشە جوانکاری لوو کە ئەم ڕێژەیە کە دەتوانی بڵین وای لێ کردووە کە کەسانێک وەکو یەک لەو هاوڵاتیە بە ڕێزانش لە کاتی پاکێجەکانەوە کەسانێک کە هیچ کێشەیەکیان نییە لە لووتیانە وەکو شتێک بڵێ دەیانوێت ئەنجامی بکەن وەکو پزیشکێکی بواری نەشتەرگەری جوانکاری پێ دوای ئەمە بۆ بە دیاردەیەک وکەیتر زیاتر چۆتە قاڵبی چاولێکردنەوە ینی ئێمە کۆمەڵگەیەکین ئەوەندە لوتمان ناشرینە کە مەسەلەن ئێمە بەردەوام بچین ئەم نەشتەرگەری ئەنجام بدەین
خۆی ئەگەر بێن بەراوردی بکەین یعنی لەگەڵ وڵاتانی ئەوروپی بەڵێ یعنی لوتمان سعادەیەک ینی زۆر ناڵێم ناشرینە بەس یانی ستاندەر نییە لەبەر ئەوە دەتوانین بڵێن بەڵێ هەندێک جار لاسایی کەرەوەیە بەڵام زۆر جاریش مەسەلەن تەسیر دەکاتە سەر سێڵف ستیمی باوەڕ بەخۆبوون یان بواری کۆمەڵاتی لەبەرەوە کە ئەتو ئەو نەشتەرگەی لە بۆ دەکەی دەبێتە چارەسەر لە بۆ نەخۆشەکە بەڵام ئەگەر خوو بە شتەکەی بگری و زۆر ئاڵوو دەبی دووبارە بکەیەوە ئەوە دەستەباری نەخۆشی یان لاساییکردنەوە هەندێک پێیان وایە هەتا شێوازی وێنەگرتن بە سێڵفی پەیدا نەبوو بوو زیاتر ئەم کێشێبای نەبوو ئایا ئەمە هیچ بنەمایەکی زانستی بەڵێ ینی لە بۆ هەر نەک هەر لە بۆ لوت لە بۆ هەموو نەشتەرگەریەکان ڕوومەت و فیلەر لە بۆ لێو مەسەلەن پێشتر خەڵک سێڵفی نەدەگرت بە جوانی دەموچاوی بەدەر نەدەکرد ئێستا کە سێڵفی دەگری کەمترین ناڕێکی لە دەموچاو تەبی دیارە بە تایبەتی لە لوتیە لەوانەیە یەکسەر زۆر کە سەڵی یەکسەر لوتم هاتووتە ناو کامێراکەوە بە تەنیا بەس ئەو دەرچووە کەواتە ئەی ئەم ڕێژێوەی لێکرد بێت کە سێڵفی یان مەسەلەن بەشێکی چاولێکەری و لاسایکردنەوە و بەشێکیش لەوەی کە وەکو تو ئاماژەت پێکرد لە ڕووی جوگرافیەوە ئەو کەسانی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەگەر مقارنەیکەن بۆ ستانداردی لوت لە ئەوروپا و لە وڵاتەکانی تر ناڕێکێکمان تێدا هەیە باشە ئەگەر هاتوو ئەنجام درا چین ئەو گرفتانەی بۆ کەسێک کە احتیمالی هەیە تووشی بێ لە پاش ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری لوت نەشتەرگەری جوانکاری لوت وەکو هەر نەشتەرگەریەکی تر احتیمالی مشکلە مەشاکلیە خاصن لە ئەو نەخۆشانەی کە بەنجی عام وەردەگرن بەڵام ئەو شتانەی کە تایبەتە بە نەشتەرگەری لوت ئاوسانی ژێر چاو و دەموچاوی یان شین و مۆربوونەوەی دەموچاوی ئەمە لە ئەنجامی چیەوە دکتۆرە بڵاوێتەوە شکانی ئەسکانەکانی لوت کە زۆربەی کات کە ئەو نەشتەرگەر دەکەی لوتی زۆربەیان پانە یعنی هەتا بتە پێوەرەی ستاندرد دەبی هەندێک گچکەکەیەوە ینی ئێسقانەکەی بشتێنی و بینیەوە لای نزیکە ئەمەوە دەکا ئەمە ئەم خوێنە بڵاوێتەوە لە دەموچاوی ئەوە چەند لەوانەیە چەند زیاتر لە هەفتە ببینێتەوە ئەوەی کە لە مشکلەکەی مشکلی دووەم دووبارە ئەنجامدانەوەی نەشتەرگەریە ئەوەش لەبەر سێ حاڵەت بە شێوەیەکی گشتی ڕوودەدا یەکەمیان لەوانەیە جوانترین ئەمەلیاتی لە بۆ کرایە بەس ئەوە لەبەر جسمی ئینسان هیلینگ پرۆسس دەگۆڕە لە بەشەرێک لەوە بەشەرەشیدی لەوانەیە جوانترین نەشتەرگەریشی لۆ کردووی بەس دوای ئەو نوع دەرناسی کە یعنی لێی نایەت بڵێ مەسەلەن لەوانە لێشی بێ بەس هیلینگ پرۆسسەکەی فەرقە لەبەرەوە ینی لەوانەیە پێرفێکت دەرناسی دووەمیان ئەوەیە کە جەراحەکە زۆر بەکەمی دەستکاری دەکا کە پاش عملیات ئەو شتە دەرناچی کە نەخۆشەکە داوای زۆر جیاوازیەکی نییە لەگەڵ بالضبط دەوێت دووبارە چاکاتەوە سێمیان ئەوەیە کە زۆر چاکی دەکەنەوە مەسەلەن ئەنگڵەکەی زۆر زیاد دەکا یان ئێرەی زۆر تاڵ دەکا لە لاتەنیشتەوە ئەوە یعنی ئەو سێ سەبەبە زۆرترین سەبەبی دووبارەکردنەوەیە کە ئێستادی کرایە دکتۆرەکانی بۆردی سێرتیفاین هەم پلاستیک و هەم قورگ و لوتوجێ لێ کەمتر لە سەدادا دووبارە ئەو نەشتەری ئەنجام دەدەنەوە و پێشتر یەکەم سەبەبی ئەوە بوو کە لوتی هەناسەی تێک دەچوو پاش ئەمەلیات بەڵام خۆشبەختانە ئەو شتە زۆر کەم بووە لەبەر ئەوەی شێوازی نەشتەرگەریەکە گۆڕایە زیاتر کەپوی زۆر گچکە ناکەنەوە مەسەلەن یان کڕکراگەی دادەنێن هەتا هەناسەی خۆشتر بی لەبەر نەک پاش ئەمەلیات هەناسەی خراپتر باشە دکتۆر ئاڵا بەعزێک کەس هەیە داوا دەکات دەڵێ دەمەوێت لوتم بە فڵان کەس بچێ یان مەسەلەن خۆی هەڵی دەبژێرێ بە چ شێوازێک بێ کە ئەمە لەگەڵ پزیشکەکەی خۆی لەگەڵ ئێوە کە قسان دەکات ئەم داواکردنە زیاد لە ڕادەیە گرفتی زیاتر دروست ناکە لە پاش نەشتەرگەری یان باشتر وایە کەسەکە بێتە لای تۆ یان لای هەر پزیشکێکی بەڕێزی تر مەسەلەن بڵێتن دکتۆر من هاتووم پێم بڵێ چ شێوازێک باشە تۆ بۆم هەڵبژێری کامیان باشترە یان مەسەلەن ڕستمێکە بۆ بێنێ بڵێ بنەمێ لوتم وەکو ئەو بیان مۆبایلەکەی بکاتەوە بڵێ وەکو فڵان هونەرمەند لوتم دەرچێت ئایا ئەمە کێشی بۆ دروست ناکە لە دوای ئەوە ڕاستە هەردوو حالەت دەبی یان جار وایە کە نەخۆشەکە دە لە لوتم وەکو ئەو لێبێ لێ دەزانێت یعنی دەبینی شێپی دەموچاوی شکلی وەکو ئەو شخصەیە یان لەوانەیە ئەمە کە تەماشا دەکەینەوە پێی دەڵێن ئایا وەکو ئەوت لێ دەیان وەکو شخصەت لێ نایە بەس هەندێک جار کە تەوقعاتی نەخۆشەکەی لە ڕادەی پێویست نییە مەسەلەن پێستی زۆر ئەستورە یان دەموچاوی پێوەرەکانی وەکو ئەو شخصە نییە کە داوای ئەو لوتە دەکا پێی دەڵێت ئەو لوتە لەوە دەرناچی و دەبیم ناقەشەی لەگەڵ بکەیت کە ئەکسپێکتیشنی ئەو نەخۆشەی فەرقە لەگەڵ ئەوەی کە ئەمە ئەنجامی دەدەین پێی بڵێن کە ئەو شتە لە بۆ تو ڕوونادا ئەو جەکە قەنعاتی بۆ قسەی کرد لەوانەیە بکیان نەکە بەسکە ئەو قەنعاتی خۆی بەردەوام بوو کە دەمەوێت هەر ئەو نەشتەرگەریە بکەم بۆ شخصە بچم ئەو باشترە لەوەی نەکەی کەواتە بەشێکی گرنگی ئەو نەشتەرگەریانی کە پزیشکانی جوانکاری و ڕێکاری ئەنجامی دەن
ئەو لێک تێگەیشتنێ لە بینی کەسەکە و پزیشکەکەدا بۆی لەسەر ئەنجامەکەی دوا پرسیارم لەسەر جوانکاری لوت کەی ئەنجامەکەی بە دەردەکەوێت ینی هاوڵاتیە کە ئەنجامی دەدا کەی ئەو شێوازە ڕاستەقینەیە دەردەکەوێت کە فعلا نەشتەرگەریەکەی بۆ ئەو مەبەستە ئەنجام درا ڕاستە ئەوە ڕادەوەستە سەر لەشی بەشەرەکەی و پێستی مەسەن ئەوانی پێستیان ئەسوور عادەتەن ئاساوی زیاتر پێوە دەمێتەوە لەوەی کێکە پێستی تەنکە بەس بە شێوەیەکی گشتی پاش 8 هەفتە تقریبا 180 ئەستوریەکەی دەڕوە لە 6 لە بۆ ساڵێکی یعنی دەتوانانی قرار بدەیت کە ئەو لوتە چۆن دەرچۆ بەس ئەوەش هەیە دەمێ بڵێم کە بەردەوام لوت لە گۆڕانکاریدایە جاروایەتە پاش ساڵێک یعنی هەتا ساڵێک زۆر جوانە پاشی دەگۆڕێ چونکە ئەو هیلینگ پرۆسسە ینی گۆڕانکاری زیاتر دێتە گۆڕانکاری لەوانە نیە زیاتر بەس گۆڕانکاری لەوانەیە ڕوو بدە لە مەبەستم ئەوەیە کاتێک کە لەگەڵ تەمەنە شێوازی لوتیش دەگۆڕێ هەموو شتێک شێواز دەگۆڕێ دەگۆڕێ کە لەوانەیە ئەمەش نەتیجە هەبێت زۆر باشە حاڵەتێکی تری جوانکاری کە لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەت پێکرد جوانکاری مەمکە ئەم حاڵەتەی کە بەراورد لەگەڵ وڵاتانی تر خۆدوتت لە وڵاتی ئێمە کەمترە خۆی لە چیا دەبینێتەوە و زیاتر کام لەو نوعیانەیە ینی کام شێوەیان زیاتر لە وڵاتی ئێمە خواستی لەسرە خۆی لەبەرچی لە وڵاتی مەکەمە یەک لەوانەیە کە پێشتر ئاماژەم پێوە کرد لە بواری دووبارە دروستکردنەوەی سینگ بەهۆی یابردنی باڵێ بەڵام چەند سەبەبی تر هەیە یەک لەوانە نەخۆشەکان یانی ئەو شتە نەبووتە باو جاروایە من دەبینم مەسەرەن نەخۆش دەداوە شتێکە دەکات بە سینجی ڕێک نییە بەس ئەو ڕازیە بەو سینگەی و سەبەبێکی تر لەوانەیە وەکو پێویست نەبوون یان کەمی دکتۆری ئافرەت لە بواری نەشتەرگەری جوانکاری و کۆمەلگایمەش ینی زیاتر فیمەڵەکان ژنەکان حەز دەکەن لەوانەیە دکتۆرێکی ژن ئەو شتانیان لە بۆ بکات ئامادەیە لوتی بخاتە بەردەستی پزیشکی پیا و بەڵام بۆ مەسلەی مەمکی یان بۆ سمتی و ئەوانە زیاتر حەزەکە بێتە لای کەسێک باشە ئەو کەسانی کە بڵێن بیانەوێ دەستکاری لە شێوازی یان لە ناڕێکی مەمکانە بکەن زیاتر ناڕێکیەکە لە گەورەی قەبارەکەیدا یان بە مەبەستی گەورەکردنی قەبارەکەی زیاتر ئەو نەشتەرگەریانە ئەنجام دەدرێت زیاتر ئەو نەشتەرگەریانەی کە دەکرا لە نەخۆشخانەی حکومی زیاتر ئەوانە بوو کە وەکو نەخۆشیە گەورەی قەبارەی سینکە لە کێشەی بۆ دروست باڵێ چونکە دەکاتەوەی کە پشتی بێشی یان پێستەکەی ئیلتیهاب بکە یان نتوانی هەموو جلێک لەبەر بکە ینی قۆڵی بێشی مرتاحنیە لەگەڵەوەی زیاتر ئەو نەشتەرگەریە ئەنجام دەدرێت لە نەخۆشخانەی ینی حکومی بەڵام ئەوش هەیە کە دەیەوێت گەورە بکە یانیش خاصن ئەو ئافرەتانەی دوای منداڵبوون و شیردان یان بەتەمەنچوون دێتە خوارە سینجیان بەڵێ دەتوانین بەرزی بکەن ئەوش هەیە بەس ئەوانە کەمترە کامیان لەو سێ جۆر نەشتەرگەریە زیاتر ئەگەری دروستبوونی گرفتی هەیە و ئەگەر پێشمان بڵێ گرفتەکانی چییە هەرسێکیان ئەگەری دروستبوونی مشکلێ هەیە وەکو هەر نەشتەرگەریەکی تر بەڵام ئەوی کە تایبەت بە مەمەگی بێ لەوانەیە برینەکەی ئیلتیهاب یان لە دەستدانی گۆی مەمکەوە زۆر کەمە و نەمانی هەست دووبارە ئەنجامدانەوەی نەشتەرگەری بەڵام لە هەر هەمووی زیاتر گەورەکردنی خاصن ئەوەی کە سلیکۆن دادەنێ ئەگەری زۆری هەیە دووبارە واکیدی دووبارە پاش 10 ساڵ دەبی ئەو نەشتەرگەری دووبارە ئەنجام بداتەوە لەوانەیە بێتە هۆی تێکدانی شێوەکەی پێستی ماسوولەکانی یان قەفەزەی سینجی شوێنەی بگۆڕێ زۆر مشکلێتتر دروست دەکات هەموو ئەو کێشانە ئەگەری ئەوەی هەیە لە سەررجەم ئەو نەشتەرگەریانی کە هاوڵاتیان داوای دەکەم بێتە هۆی دروستبوونی کێشە بۆیان دکتۆرە بە خێربێ و زۆر زۆر سپاس ئەزیەتمان نای دکتۆرە ئاڵای ئیسماعیل کە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری و نەشتەرگەری جوانکاری و ڕێککاری بۆ ئەمڕۆ میوان بوو لەگەڵمانە سپاس بۆ زانیاریەکانت هیوادارم ئێمە هەمومان پێش ئەوەی بڕیار بدەین چ جۆرە نەشتەرگەریەک ئەنجام دەین چونکە وەکو هاوڵاتی وەکو کەسێک وەکو نەخۆشێک هەمومان مافی ئەومان هەیە کە بڵین شێوازمان چۆن بێ ئایا ئەو شێوازە بێ کە خۆمان پێی مرتاحین و وەمان لێ دەکا زیاتر متمانەمان بە خۆمان بێ و لە هەمان کاتە بەراوردێکی بکەین بەنسبەت ئەو زیانانەی کە ئەگەری هەیە تووشی بین لە ئەنجامدانی نەشتەرگەریەکە هەموو لایەکتان تەندروست.